34 ساڵە پارتی و یەکێتی دەسەڵاتداری هەرێمی کوردستانن، بەڵام تاکو ئێستا نەیانتوانیوە مافەنەتەوەیی و شایستە داراییەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان وەربگرن. ئەوە جگەلەوەی نەیانتوانیوە دەستور وەک خۆی جێبەجێ بکەن. کادیرانی کۆمەڵیش بەڵێنی ئەوەیان داوە شەڕی ماف و دەستور بکەن لە بەغداد. ئێمە وەکو کاندیدانی کۆمەڵی دادگەری یەکەم کاروی لە کاری لە پێشینەمان لە پەرلەمانی بەغدا لەسەر ئەوەیە موچە لە کاتی خۆی بگات. ئەگەر موچە لە کاتی خۆی نەگا یعنی ئێمە هیچمان نەکردو لە بۆ میلەتی کورد. ئێمە لە ڕابردوو هیچ ناپاچێکمان بەرامبەرەوان نەکردووە، لە داهاتوش بە ئیزنی خوای گەورە لە جاران باشتر دەبین و نیەتی ئەوەشمان هەیە خوای گەورەش یارمەتیمان دەدا. ئەوەی کەوا وامان لێ دەکات کەوا بە شێوەیەکی گشتی شەڕ بکەین، هاوڵ بدەین، نەترسێن، بوێر بین، بەڕاستی قوتی خەلکی ژیانی خەلکی ببنێنێنە لە چ ڕاستەقینە. ئەوەی غەدرێکی ئێستا بە شێوەیەکی گشتی لە هاوڵاتیان دەکرێت بە تایبەتی موچەخۆرانە کەوا تەمەشا دەکەین موچەکانیان یان دزراوە یان پاشەکەوت کراوە یان لە کاتی خۆی نادرێت. بۆیە ئەمە دەبنە کەسێکی ڕاستگۆ، کەسێکی بوێر بۆی دیفاع لە قوت و ژیان و موچەی خەلکی هەرێمی کوردستان بکەین و نەهێنی هیچکە موچەخۆران شعوری بریندار بکرێت، موچەخۆران گاڵتەیان پێ بکرێت، موچەخۆران لە کەسایەتیان بدرێت. بۆ ئەوەی گۆڕانکاری بکرێت پێویست دەکات هاوڵاتیان لا 11 بە گوڕوتینەوە بستنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بە دەسەڵاتێک نەدەن کەوا 34 ساڵە وڵات و خاچیان پارچە کرد و ئەوەشی کەمایەوە دوولەتیان کرد. داواکارم لە هاوڵاتیان کەوا سبەینێ بە گەرموگوڕیوە بە گورج و گۆڵی بچنە سەر سندوقەکانی دەنگدان و کەم تەرخەمی تێدا نەکەن و ستار و سڕی تێدا نەنوێنن. هیوادارم کەوا ئەو حزبانە بژێنکەوە بەبێ ئەوەی هیچ داهاتێکشیانە بێکەوە خزمەتی خەڵکەکەن و لە خەمی خەڵکدان و لە خەمی دنیا و قیامەتی خەڵکدا و هیوادارشم ئەو حزبانە هەڵ نەبژێرنکەوە 30 ساڵە دەیان چەوسێنەوە مافیان دەخۆن، خۆشگوزەریانیان لە خەڵک تێک داوە، 30 ساڵە هەر بۆ جیرفانی خۆیان و بۆ جیرفانی حیزبەکانیانە و بەو شێوەیە خزمەتی خەڵکیان نەکرد. بڕیار وایە لە ڕۆژ 11 پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێوە بچێت. بۆ ئەوەی گۆڕانکاری بکرێت پێویستە هاوڵاتیان بە گوڕوتینەوە بەشداری لە هەڵبژاردنەکەدا بکەن بە ئامانجی گۆڕانکاری لە هەرێمی کوردستان و سزادانی دوو حیزبی دەسەڵاتدار. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.